دانیشتوانی گوندەکانی دۆڵی سماقولین لە پارێزگای هەولێر. ئەوان شەقامی سەرەکی نێوان هەولێر سلێمانیان داخستووە لە بەرامبەر جوڵەی بارهەڵگرەکان. ئەوان دەڵێن هاتوچۆی ئەو بارهەڵگرانە جگەلەوەی ژیانی لێ هەراسان کردوون لە هەمان کاتدا تەواوی شەقامەکەشی تێکدا و بۆتە هۆی زۆربوونی ڕووداوەکانی هاتوچۆ. وزارەتی چوار دەوڵەتانی خستە سەر ئەو سێچار گوندە فەقیرەی. جادەکەشمان کرایە کە جادەکی سیاحی و جادەکی ڕێیسی نییە کردو ئەو هەموو بارەرگەری چوار دەوڵەتان بێتەوە ئێرە. باشە بۆ ڕێی کەرکووک ناکەنەوە، بۆ ڕێی مووسڵ ناکەنەوە، لە بەسڕا ڕابار دێتەوە ئەو لای دێتەوە، لە تورکیا ڕادێ، لە ئێران ڕادێ، لە سووریا ڕادێ، هەمووی چوار دەوڵەت دێتە سەر ئەو چوار گوندە فەقیرەی. داواکاریمان ئەوەیە ئەو تڕێلە ئەو سیارە گەورانە بگوازنەوە بە ڕێگایشکەدا. ئەمە ئەو ڕێگای بۆ مادروستکرا بوو ئێمە خێرمان لێ نەدێت، چکەمە هەر میلەتش خێر لە خۆ نەدیوین. ئەو جادەکرا لەوە خۆشگوزەرانی ئەو خەڵکەی 12 گوند 13 گوند لەسەر ئەو جادەیە. گوندنشینانی دۆڵی سماقولی گربوونەوەکەیان جیاواز بوو. ئەوان ڕەشماڵان لە قەراغ شەقامەکە هەڵدا بوو. هەروەک چای سەر خەڵوزشیان بۆ خۆپیشاندەران ئامادەکرد بوو. لە پاڵ ئەوەشدا نوێژیان بە کۆمەڵ دەکرد، بەڵام لەسەر داواکارەکانی خۆیان سوور بوون و دایان و چۆڵی ناکەین تا چارەسەر نەکرێت. بەخۆی سیارەمە معادەل تێک دەچی کولە ڕۆ دەشتێ فۆل دەشتێ زۆر دەشتێ کەسی سیارەمان دەشتێ ئێستاڕۆژە لەو جادە چار پێ سیارە تیان تەقیبلەوە قۆرتانەوە هیچ معنایەکە معلومات چاکەن. بەنیازنی جارێرە چۆڵکەن تا بۆتان چارەسەر چۆلی ناکەین تا ڕێەکە مەلو چارەکەن. بەڕاستی ئەو ڕێیە کاول بووە، ئەوە سارێکە ئەو لۆریانە بەو ڕێدادێن ڕێەکان کاول کردی خەڵک زۆر لە زێقەتیدا بەڕاستی نەدەبووە هەندەش تەحمل بکەین بێن هەدەبێت دابێت. ئەو ڕێە ئێستا ناوی لە ڕێی مەرگ قەناعەت بکە، یعنی ڕووداوی زۆر درتەزەین لێ ڕوودا بەهۆی ئەو لۆریانەوە. لوێ ئێستاژ ئەمە گوندەکان خڕ بووینەوە بە هیچ شێوەک ڕێ نادین چی دیکە ئەو لێرە بۆ ڕێیاندا بڕۆت. ڕێگەی نێوان سماقولی هەولێر تاکە شەقامە کە ئۆتۆمبیلەکانی بارهەڵگر هاتوچۆی پێدا دەکەن. ئەوش بەهۆی ئەوەی یەک سۆنەری پشکنینی ئۆتۆمبیل هەیە، ئەوش لە بازگەی سماقولی دانراوە و ڕۆژانە پشکنین بۆ هەزارەها بارهەڵگر دەکات. سیروان حوسێن، کورسات نیوز، هەولێر.